بەناوی خی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت کۆتا ڕۆژی هەفتە لە شیکاری وەرزشی لەگەڵەوەی بە ڕێز و خۆشەویست پێک دەگەینەوە بۆ باسکردن لە دوو کۆتایی دیکەی ئەوروپاکەویش کۆتایی کۆنفرانس لیگ لە نێوان فێنچێنزۆ ئینتالیانۆ و مندلیبار ئۆلۆمپیاکۆس و فیۆرنتینا کۆتایی گەورەترین پاڵاوانێتی ساڵ و بەهێزترین و بەچێشترین پاڵاوانێتی ساڵ چامپیۆنز لیگ یاخود خولیان لە پاڵاوانەکانی ئەوروپا لە نێوان ئەنشلۆتی و ئێدن تەریسیچ یاخود ڕیال مەدرید و بروسیا دۆرتمۆند هەوڵ دەدەین لە بەرنامەی ئەمڕۆیە بە تێروتەسەلی باس لە هەردوو یاری و باس لە ڕوبەڕووبوونەوەکانی دوو کۆتایەکەی دیکەی ئەوروپا بکەین کە کۆتایی یاری یەکەمیان بە سەرکەوتنی ئەتڵەنتا بەرامبەر بە لیڤەرکوزنات کە یانەیەکی ئیتاڵی جارێکتر بۆ پاڵەوانی ئەوروپا لیگ پێشەوەی لە چەند ساڵی ڕابردوو بە تایبەت یانە ئیسپانیەکان باڵەدەستی تەواویان نیشاندا ناو بەناو ئەڵمانەکانیش نازناویان لێ دەستەبەر کرد جارێکی دیکە ئیتالیا گەڕایە و نازناوی ئەوروپا لیگی بردەوە پاژەوەی ڕۆما لە دوا ساتەکانی وەرزی ڕابردووە نازناوەکەی لەدەستدا باس لە هەردوو یارەکە دەکەم بەس سەرەتا دەمەوێت پەیامێکا ڕاستە بکەم لەسەر داوای ئەڵتراسەکانی یانەی وەرشی نەورۆز لەسەر داوای هاندەرانی یانی وەرشی نەورۆز کە بێگومان ئێمە دڵخۆشین بە ئەنجامی سەرجەمیانە کوردیەکان دڵخۆشین بە ئەنجامەکانی یانەی زاخۆ دڵخۆشین بە ئەنجامە باشەکانی یانەی دۆگ دڵخۆشین بەوەی کە یانەی نەورۆز لە ئەزمموی یەکەیانی لە ئەزمموی سەتایی لە خولیە سێرەکانی عراقا ئاست و ئەنجامی باش دەستەبەرەکە نیگەران بووین پێشتر باولێر بەڵام ئێستا دڵخۆشین باولێر لەوەی کاپتن سەمیر بابۆ پۆستی ڕانەرایەتی ئەم تیپەی گرتوۆتە ئەستۆوە ئینشاءڵڵا وردە وردە ئەنجامەکان بەرەو باشتر دەڕۆن و هیوادارین سەرجەم ئەنجامەکان ڕوو لە باشی بکەن بەڵام ئەم پەیامە تایبەتە بەیانەی نەورۆز و تایبەتە بە داواکاریی تایبەتی ئەڵتراسەکان یانی نەورۆز بۆی کە ڕۆژی هەینی یانی نەورۆز لە یاریگای سلێمانی میوانداری لایەنەی قووەتجەویە دەکات کە یەکێکە لە یارە تایبەتەکانی چێکە لە بینینی چەند یاریزانێکی تیپی یەکەمی هەڵبژاردەی عراق لە نمونەی عەلی جاسم و لە نمونەی ئەیمەن و کۆمەڵە یاریزانی دیکە کە لەم تیپەیە بوونیان هەیە و هەمووشیان یاریزانی بەتوانەوە یاریزانی بێزن کامە خۆی تایبەتمەندێکی گەورەی هەیە و بێگومان یاریکردنی نەورۆزیش لەگەڵ یانەی قووەتجەویە ئەمە خۆی لە خۆیان مێژوویە تایبەتە کە تۆ بینەریە میارەبی بۆیە لەسەر داواکاریوانی ژێمەش داوا دەکەین کە زۆرترین هەندەر لە تەواوی شار و شارۆچەکانی کوردستان بتوانن ئامادەی بینینیە ویارێ بن و هەنیانی نەورۆز بدەن بۆ بەدەستهێنانی ئەنجامێکی باش بەرامبەر بەیانەی قووەتجەویە فیۆرنتینا و ئۆلۆمپیاکۆس تەبان ئەوەی کە لە کۆنفرانس لیگی ئەم ساڵە ئەنجامی چاوەڕوان نەکراوە گەیشتنی ئۆلۆمپیاکۆسە بە یاری کۆتایی کۆنفرانس لیگ چۆن یەک بۆ ئۆلۆمپیاکۆس خۆی دەگەڕێتەوە کە سەرەتایەکی وا بەهێزی دەست پێ نەکرد لە پاڵاوانێتەکە دووەمین خاڵ بوونی ئەستۆنڤێلا لەو بەرەیە کە داندا بوو کە تەڕەفێکی یاری کۆتایی بێت بەڵام ئۆلۆمپیاکۆس هەردوو یارەکەی لە ئەستۆنڤێلا بردەوە هاتە یاری کۆتایی لە بەرامبەردا فیۆرنتینامانەیە کە فیۆرنتینا لە وەرزی پاریش توانی گەشتن بە یاری کۆتایی کۆنفرانس لیگ مسۆگەر بکات بەرامبەر بە وەست هام یونایتد لە دوا ساتەکاندا شکستی خوارد و نازناوەکەی لەدەستدا جارێکی دیکە فیۆرنتینا گەشتنی بە یاری کۆتایی مسۆگەر کردوانێ فیۆرنتینا بەدەر لەوەی ئەم ساڵ لە ئیتالیا ئاستی وەکو پار نەبوو و ئەنجامەکانی وەکو پێویست نەبوو وەکو پار بەڵام فێنچێنزۆ ئیتالیانۆ توانەوێتی سەرکردایەتی ئەم تیپە بکات و ڕابەرایەتی ئەم تیپە بکات بۆی کە بتوانێت بگاتەوە کۆنفرانس لیگ مندلیبار ئەزمموی لە ئەوروپا لیگایە لەگەڵ شپی لە ئەوروپا لیگی بردوێتەوە ڕانەرێکی بەدەستکەوتی ئیسپانیەکانە بە تایبەتی لە پاڵانتیۆ ڕۆلی کە و ساڵی شپی لێ کردە پاڵەوان ئێستا دەیەوێت نازناوێکی دیکە بەرێتەوانێ لای خۆتان ئاشکرایە کە یەکێک لە هەرە تایبەتمەندیەکانی مۆرینۆ لە بواری ڕانەرایەتیە ئەوەیە کە براوەی هەر سێ جامەکەیە بە چامپیۆنز لیگ ئەوروپا لیگ و هەروە کۆنفرانس لیگیش ئێستا بۆ مندلیباریش گرنگیشی زۆری دەبێت کە پاش نازناوی ئەوروپا لیگ بێتەوانێ نازناوی
کۆنفرانس لیگیش دەستەبەر بکات. ئۆلۆمپیاکۆس وەکوتم بە ئەنجامی چاڕوانەکراوی کۆنفرانس لیگ دادەنرێت، بەڵام تیپێکە کە پاش دەرکردنی ئەستۆن ڤیلا هەمووان مەترسیم تیپە دەخەنە ڕووچ لە ڕووی کە زیاتر پلانی کاتێناچۆ یاخود پلانی گشتگیری یاری دەکات مندلیبار لەوەی کە بە پێی حاڵەتەکانی یاری بارودۆخی خۆی دەگونجێنێت لە بەشێکی یارەکانەوەی کە زیاتر بەرامبەر بە ئەستۆن ڤیلا کردی کاتێناچۆ بوو کە بە کاونتەراتاک یاری دەکردەوە لە ڕگەیر شاڵگەڕاوەکانەوە لە چەند بۆنەدا کە ویستی گورزی خۆی لە ئەستۆن ڤیلاوەشان و توانی تیپەکەی ئۆنای شکست پێبێنێ. لە بەرامبەردا ئیتالیانۆ یاریکردنی سەردەمی نوێی ئیتالیەکانە کە خۆی ئیتالیەکان ینی هەموو کاتێک ئەگەر بە پلانی هێرشبەری یاریکەن زۆناڵ مارکینیا بەرگری چڵیا خود بەرگری مانتومانی یاریزانەکان بە هیچ جۆرێک لە دەستنانن. ئەتڵانتا یاریکی هێرشبەری کرد کە زیاتر لە چوارچێوەی جیگنپرێسا بۆی ئەتڵانتا ئەنجامیا بەرامبەر بە بایر لیڤەرکوزن، بەڵام لە بەرامبەردا زۆناڵ مارکینی تەواوی کرد و تەواو مانتومانی یاریزانەکانی کرد لەوەی کە هیچ مەودایەکی نەیە بە تیپی ڕکابەر. ئەمە ئەو جیاوازەیە کە بۆ نمونە تیپە ئیتالیەکان پەیڕەویەکەن لەوەی کە سەرڕاوی بتوانن هێرشبەریش یاریکەن، بەڵام لامان کادا پلانی بەرگریەکان مان ناکەن. بۆ یاری فیۆرنتینا ئۆلۆمپیاکۆس بە یەکێک لارێ بە چێژ و بەهێزەکاندا دەنێت و هیوادارین کە ئەم شەویش یاریکی بە چێژ بین. دەچمە سەر ریال مەدرید و بروسیا دۆرتموند، بەڵام بە کۆمەڵێ بابەت دەست پێ دەکەم دواتر دەچمە سەر وردەکاری یاریەکە بۆ سەرجەماوەڕێیانی ئەزیز. طبعا ریال مەدرید و دۆرتموند لە وەرزی ئەم ساڵە 46 یاری ئەنجام داوە لە چامپیۆنز لیگ و لە خولە. ریال مەدرید 50 یاری ئەنجام داوە لە چامپیۆنز لیگ و لە خولە، واتە بە کۆی گشتی دوو تیپن کە زۆرترین یاریەکانیان بەردەکەوێت لە ڕووی چی؟ لە ڕووی خول و لە ڕووی چامپیۆنز لیگ، چون خۆتان خولی ئەڵمانی 18 بەشداریەکە لەبەر 34 هەفتە ئەنجام دێت، واتە ڕێژەی زۆرترین یاری بەریانی ریال مەدرید دەکەوێت. باسی ئینگلتەرا بۆ ناکەم کە سێ جامیان هەیە و باسی قۆناغەکانی ڕۆشتنی جام، باسی خولت بۆ دەکەم لەگەڵ چامپیۆنز لیگە. وازە حەلاتەن 50 یاری بە 46 یاری، دوو تیپی ماندوو، دوو تیپی تاکۆتایی ڕکابەر، دوو تیپی تاکۆتایی سەخت بەشداریکردن لە پاڵەوانێتیەکی گەورەیە شمولی بروسیا دۆرتموند و ریال مەدریدەکە. پێشەوەی هەست قسەیە بکەم و بچمە سەر هەر وردەکارێک، هەموو یاریەکی کۆتایی پلانی جیاوازی. ئێستا ڕەنگە ئەم یاریە لە یاری دەرکردن بواە، ینی من زۆر بە سەراحەت پێمەوتی ریال مەدرید بربەستی بروسیا دۆرتموند تێپەڕێنێ و ڕەنگە بۆ یاری کۆتاییش ئەنن قسە بکەمەوانێ، بەڵام خەسڵەتێکە لە یاریە کۆتاییەکانە. یاری نەوەت خولەک گوێنادا بە ئەستێرەکان و بۆی کە چه هەیە و چێ نییە، یعنی یەکێک لە هەرە یادگارەکان لەسەر یاری نەوەت خولەک ئەڵێ کاتێک یاری کۆتایی چامپیۆنز لیگی ساڵی 1994 لە نێوان میلانی فابیۆ کاپێلۆ و هەروەها بەرشەلۆنە یۆهان کرۆیف بەڕێوە دەچێت. لەوێرەدا میلان کۆمەڵە نوقسانی زۆریە بێت و لە بەرامبەریشدا بەرشۆنە تیپێکی بەهێز و تۆقێنەر و سامناک و یعنی تیپێکە بە هەموو ستایشێک وەسف دەکرێت. تەنانەت دوایان لێت کە زۆرێک لە ئەو کاتەی ئیتر شیکەرەوەی ناوەنەی ڕانەری ناوەنەی ڕاگانی ناوەنەی بە ئیستیفزازەوە باز لە گەشتنی میلان دەکەن بە یاری کۆتایی چامپیۆنز لیگ و تەنانەت خودی یۆهان کرۆیڤیش کە لە یاری کۆتایی چامپیۆنز لیگ کەم دەکاتەوە. بەڵام ئەنجامی یارەکە هەر لە گێم یەکەمدا میلان 3 گۆڵ لە بەرشۆنە تۆمارەکە، 4-0 میلان لە بەرشۆنە دەباتەوە و نایڵێ بەرشۆنە هیچ گۆڵێ بکە. ئە پلانی یاریکردنی خۆیان. واتە ئەمەوە تێبگێنم کە یاریکردنی نەوەت خولەک تایبەتمەندیەکی زۆر جیاوازیە لە دوو یاری نەوەت خولەکی، چونکە مەجای قەرەبووکردنەوەی تیان نیە، مەجای بیرکردنەوەی تیان نیە، مەجای چارەسەرکردنی هەڵەکانی تیان نیە بە هیچ جۆرێک.
ئەبێ ئامادەبی، ئەبێ کامل تەرکیزبی، ئەبێ خۆت بۆ بردنەوەی پاڵەوانەتەکە دانابێت لە یەکەم خولەکە دەستەکەی بیاری تا ناوژیوان فیکەی کۆتایی لێە. ئەم قسەیە ناوژیوان فیکەی کۆتایی لێە. لەبەرەوە یاریە کۆتاییەکان واز لەوە بێنن یعنی یەکسەر ئەفزەڵیەتی تا وەڵا سەتا نەوەت ڕیال مەدرید بردی وەڵا سەتا نەوابێ ڕیال مەدرید بی نام ئەم شتانە نییە یاری نەوەت خولەکی یاری کۆتایی 50-50 ئەم دوو تیپە وەکۆی گشتی کە لە یەکەم فیکەی داوەریاری دەست پێیەکە کام تیپ مامەڵەی تەندروستی کرد دڵنیا بە لەوەی ئەو تیپە براوا بێ کام تیپ مامەڵەی تەندروستی کرد مامەڵەی تەندروست تێبگە لە مامەڵەی تەندروست ئەوە نییە کە تۆ کۆنتترۆلی تۆپکەی 172 شوتە لێیابێ بۆ گۆڵ ئەوە نییە کە کۆنتترۆلی تۆپکەی بە 181 بیک چانسە بێ لە یاریەکە یەک بیک چانس بەچی بە 90 خولەک تۆ یەک بیک چانسە بێ وڵا 180 کۆنتترۆلم کۆ من حەقی بردەوەم هەبووە پاساتی گۆڵچی بەرگریکار ئەمە حسێب نییە ئەمە چێتەوە سەر ئەوەی کە ئەڵێک ڕێژەی کۆنتترۆلی تۆپە و نەپێ بەڵام وەکو یاریکردن هیچ کاریگەریشی نییە کە دەڵێم تیپی شایستە و تیپەی کە زۆرترین هێرش دەکات و تیپەی زۆرترین مەحاولە بۆ گۆڵتۆمارتکردن دەکات و باشترین بەرگری دەکات ئەو تیپە دەبێتە پاڵەوان و یاری کۆتایی چامپیۆنزی وەکو وتیشم یاریشی هاوسەنگە لە نێوان هەردوو تیپە ئەگەر باسێک لە ڕێگەکان بکەین و باسێک لە گەشتیم دوو تیپە بکەین بە یاری کۆتایی چ بروسیا دۆرتموند چ ڕیال مەدرید طبعا تخوا باس سەرەتا بەم قسەیە دەست پێ بکەم ئەڵێ وەڵا ڕیال مەدرید خواوەکیلی و بە شان زاتۆتەوە هەر لە خۆواتۆتەیە ئاسا یەقی چێکە من قوبولی نەتیجەیەکم نییە ئەڵێم وایە ئەنی من قەت مەچنە بابی و مناقەشانەوە من حەز ناگەم کەس بچێتە بابی و مناقەشانەوە قەی چێکە هاوڕێکەت ڕێزی لێ بگرێ بڕوای وایە تۆ بە شانس و خواوەکی یادوتەم قۆناغی قەی چێکە ڕێزی لێ بگرە بڵێ کاکەیت چ بکەین ئێمە لەوێ یاریەکەین ئەسا من یەک شتی هاندەرانی ئەرجەنتینم لە مۆندیالا زۆر بەدڵ بوو هەرچی لەم لە ئەبۆڵێنرا هەرچی لەم لە تووریا کرد ئەمە حەکەم وای کرد ئەمە وای کرد ئەمە وای کرد زۆر جوان بوو تۆ بابی بم پێمانەکری ئەی بەم نازناوەکە بم ڕاستەکە تۆقیی عنی هەندەری ئەرجەنتینەقی چییە ئادەی حەکەم و توێتی پەنارتی کارەی نەی داما و بڵێ چی کاکە یعنی ئەو نەیکا بە پەنارتی ئێخۆ چی بکە کابرا بەقێم و پێ خۆشە بۆی کراوە بە پەنارتی یعنی چی یعنی قوبوڵی نەگا کە بۆی کراوە پەنارتی خۆ حەکەم نییە خۆ بە حەکەمینەوە تۆ بیکاوە پەنارتی ئەو دانیشتووە چێژی خۆی وەرەگرێ کابرا کردێتی بە پەنارتی بات ئێستا بۆ ئەمانش بۆم تیبانی تری ژوە لەبەر تۆ قەت مەچۆرەوە مناقەشانەوە بە هیچ جۆرە بەڵام ئەمە ئاماژە بە چی بم ڕیال مەدرید 38 یاری لیگەی کردووە 12 یاری چامپیۆنزیژی کردووەمە 50 یاری دوو یاری سوپەری ئیسپانی کردو بەرامبەر بە ئەتلێتیکۆ مەدرید و بەرامبەر بە بەرشەلۆنا ئەمە 52 یاری لە جامیشە دوو یاری کردووە ئەمە 54 یاری فەرمی تیپێک لە وەرزێکە 54 دانەیاری ئەنجام داوێت 54 یاری کە تێیدا بە بایرنەوە بە سیتیەوە بە ڕوبەڕووبوونەوەی بەردەوامی بەرشەلۆنەوە بە ئەتلەتیکۆ بە ڤالێنسیا و ینی بە هەموم تیپانە کە ڕوبەڕوویان بۆ تۆ ڕوبەڕووی کامنەوەی تیپت دەوێت ڕوبەڕووی بۆ تۆ ئەوەی کە پێوترێ باشترین یانەی ژیان ئەوەی کە پێوتێت دووەم باشترین یانەی گیان ئەوەی کە پێوتێت گەورەترین یانەی گیانەوەی کە پێوتێت پڕهاندەرترین یانەی گیان بە هەموو جۆرەکان ئەم تیپە ڕوبەڕووی بۆ تۆ لە کۆی چییە لە کۆی ئەو 54 یاری لە وەرزی ئەم ساڵە ئەنجامی داوە لە 52 یاریدا شکستی نێناوە تەنها دوو یاری شکستیانەوە هەردووشی بەرامبەر بە ئەتلێتیکۆ مەدرید لە خوری ئیسپانی و لە جامیشای ئیسپانیا شکستیانەوە هەردوو یارەکەش لە دەرەوە یاریگای خۆی ئەنجامیەوە تۆ تیپێک بڕوا دوابێ پاش ئەنجامدانی 54 یاری بە شانس و خواوەکیلی دێتەم قۆناغا تەواو ئەم بابەتە مناقەشەی لەسەر ناکرێت لە بەرەوەی نە تۆ قەنەعەت بە ماکەی نە من ئەتوانم تۆ تێبگێنم ئەبێ ڕێزیش لەم بۆ چوونەت بگرم لە بەرەوەی تۆ بیرکردنەوەت بەم جۆری تۆ بەم جۆرە سەی فوتبۆڵەکەی قەی چێکە ئەخۆ ئێمە فوتبۆڵ یعنی شاشێکی گەورە و گرانە هەر یەکە و حەزی بە شێوازێکە لە تۆ لە یاریگایە کاچی یاریەکەی یەکێڵێ وەڵام من هجوومم یەکێڵێ من وەسەتم یەکێڵێ من دیفاعم یەکێڵێ من گۆڵچیم یەکی حەزی لە حەکەمیە
هەمووشی پێوتێ یاری فوتبۆڵ حەکەمەکەش هەر پەیوەندی بە یاری فوتبۆڵە هەر یەکە و حەزێکی تایبەتی خۆیە پێویستە ڕێز لە حەزی هەر یەکێکیان بگیرە بەڵام نەگەوەی ئەوەی کە وجوومە بڵێ وەڵات تۆ کاکە تۆ من یەمە وەسەتێکەش لە تۆ وەسەت باشترەکەم و لە دیفاعیە لە تۆ باشتر مولەین ئەمە هیچ خەسەتێکی تایبەتە بەڵام وەکوی کە خۆفەڕستکردن بێ ئەمەی تیانی بۆیە یعنی من زۆر بە ملەخەسیەوەت پێڵم هیچ تیپێک لە ڕیال مەدرید شایستەتر نییە بۆ گەشتن بە یاری کۆتایی چامپیۆنز لیگ بە بەرپرسیارەتی ئەم قسەیەکەم ئیتر حەج بیانوێک دێنی تەوانێت لەبەرەوەی بۆ من داتای 54 یاری وەرەگرم تیپێک لە 54 یاری 52 یاری نەدۆڕابێت تەنها 2 یاری دۆڕان بێ ئەم تیپەشانی ڕەخنە لێگرتن نییە سەبارەت بە بروسیا دۆرتمۆند و دێنتەرسیش تامان باسمان لە دۆرتمۆند زۆر بۆ کردوون و کاکاتگاری چەندجار باسی کردو دۆرتمۆند دوو قۆناغە قۆناغی سەرەتا ئیدنتەرسیش کە دەستی پێکردووە قۆناغی دووەم کەسبین بەندەر و نوری شاهینیان دەبنە یاریدەدەری ئیدنتەرسیش و دواترم تیپە گۆڕانکاری تاوی بەسەرایەوەم تیپە بە خۆداچوونەوەیەک لە پێگاتی سەرەکی ئاکا لە تێکەڵکردنی یاریزانە بە ئەزمونونەکان و یاریزانە لاوەکان واتە قۆناغی دووەمی دۆرتمۆند و قۆناغی گەشتن بە یاری کۆتایی تایبەتمەندی زۆر جیاوازیە بوو بۆ بروسیا دۆرتمۆند و ئەم تیپە لە کۆمەڵی مەرگەوە سەرکە و ڕاستە دویاری سەرەتا دۆرتمۆند زۆر خراپ بوو چونکە بیرتان نەچێت لە چامپیۆنز لیگا دۆرتمۆند دوو شکستی تۆمار کردو بەڵام ڕیال مەدرید هیچ شکستێکی بەسەر نهاتوە تاوەکو ئێستا لە چامپیۆنز لیگا دۆرتمۆند دویاری یەکەمی بە سەرەتایەکی خراپ دەرکەوت بە پاریس سەن ژەرمانی دۆڕان و دواتر لەگەڵ میلانە لە نێو یاریگای خۆی زۆر باسێکی خراپەوە دەرکەوت بەڵام یەکسانبوونیەنە دواتر لە دەرفەتی نیوکاسڵەوانێت لە هێنانی 6 خاڵی نیوکاسڵەوە دۆرتمۆند هیوای بۆ چامپیۆنز لیگ بۆ گەڕایەوە و دواتر کە گەڕایەوانێ یاری میلانی ناو میلانی بردەوە کە ئەمە نقطەی سەرکەوتن و نقطەی تەحولی دۆرتمۆند بوو بەرەو دروستبوونی هیوایەکی گەورەوە یاری پاریس سەن ژەرمانی یەکسانبوونیەوە بە پێشەنگی گروپەکەی سەرکەوت قۆناغی 16 بەرامبەر بە ئایندۆڤن و تیپەکەی پیتەر بوش یەکسانبوونیەک و بردنەوەیەکیان دەستەبەر کرد و دواتر بەرامبەر بە ئەتلێتیکۆ مەدرید لە یاری چوون گێمی یەکەم خراپ یاریان کرد بەڵام گێمی دووەم ماسێکی ناوازیان پێشکەش کرد شکستیانێنا بەڵام بەنجامێکی باشاتن دەر لە یاری گەڕانەوەیە کاریگەری ئەنجامی کەوتە سەر ئەنجامەکەی لەسەر یەکسان کرایەوانێ و لە دۆخێکی قورسدا بوو تیپەکە و کەوتە ژێر کاریگەری ئەنجامەوە بەڵام ئەم تیپە کۆڵی نەدا و ئەم تیپە توانی بە جیازی دوو گۆڵیش پێشکەوە بەربەستی ئەتلێتیکۆ مەدریدی بە شایستەی تێپەڕان و هاتە قۆناغی چوارگۆشەی زەڕین لە چوارگۆشەی زەڕینیش هەمووتان شایدن دوو یاری نەوەت خولەکی پێرفێکتی بەرامبەر بە پاریس سەن ژەرمان و لویس ئێنریکی و بەرامبەر بە کیلیان مباپێ ئەنجامدا و جارێکی دیکە بە سەرکردایەتی ماتس هۆمێلز گەشتن بە یاری کۆتایی چامپیۆنز لیگ کە دۆرتمۆند ئەمە سێم کۆتاییەتی و پێشتریش لە سەحسابی ئۆڤانتۆز نازناوەکەی بدێتەوە ساڵی 2013 بەرامبەر بە بایرن شکستیە ناو نازناوەکەی لەدەستدا بۆیە دۆرتمۆندیش بۆ پەڕی شایستەیی بۆ پەڕی هیواوە و بۆ پەڕی ئازبەرزی خۆی بۆ پەڕی مامەڵەکردنی تەندروستی خۆی گەشتنی بە یاری کۆتایی چامپیۆنز لیگ مسۆگەر کردووە ئێمە هەمیشە وتومانە مامەڵەکردن لەگەڵ یارەکانی چامپیۆنز لیگا جیاوازە دۆرتمۆند دەمێکە دەستبەرداری خول بۆ پاژووی لیڤەرکوزن بەو شێوە بەردەوام بۆ بایرن لە ڕکابەریا بوو شتوتگارت لە ڕکابەریا بوو دۆرتمۆند خۆی یەکلا کردەوە بۆ چامپیۆنز لیگ خۆی یەکلاکردنەوەیکی باشیشی کرد و ڕێگەیەکی باشیشی بڕی و زۆر بە باشی بەبێ ئەوەی بکەوێتە هیچ کاریگەری ژێر کاریگەری یاریکردنی هیچ تیپێک و هیچ ئەنجامێک ئەم تیپە کۆڵنە دەربوو و گەشتنی بە یاری کۆتایی مسۆگەر کرد وەکو ێسەش کە سەرجەمی یاریزانەکانی دۆرتمۆند باسی لێوە دەکەن ئێمە نەوەت خولەکمان لە بەردەما ڕیال مەدرید وەکوی ئێمریجان دەڵێت ڕیال مەدرید چەندە هیوای بە بردنەوەی نازناوەکەی هەیە ئێمەش لە ناخی خۆمانە هێندە هیوامان بە بردنەوەی نازناوەکە هەیە ڕیال مەدرید چەند خۆی حازر کردو بۆ بردنەوەی نازناوەکە ئێمەش ئەوەندە خۆمان حازر کردو بۆ بردنەوەی نازناوەکە کە بێگومان لە هەموو کۆتاییەکانیش ئاستی تاگەکەسی ڕۆڵێکی یەکلاکەرەوە دەبینێت لە بردنەوەی نازناوەکەدا قسەی زیاتری لەسەر دەکەین جوابێکی کۆمنتەکانی هاوڕێیانی ژەدەینەوانەیە کاکە کازانەڵێ دۆرتمۆند زۆر باش دەیانێت بگەنە پەنالتیات دۆرتمۆند یاریی باش دەکات دەیانێت بگەنە پەنالتیات کاک مەڕوان دەستی تۆش خۆش
ئەبێت هەوڵی ئیتالیانۆ زۆر بەرز بنرخێنێت دوو وەرزی لەسەر یەکەم تیپە باتە کۆتایی هەروە هەوڵی مندێلیباریش لە بەرچاو بگیرێت کە لەگەڵ سیڤیلیا کاری گەورەی کردو ئەوتۆ ئۆلۆمپیاکۆسی گەیاندۆ تاری کۆتایی باسی هەردووچین بۆ کردی کاکە مەروان. وەڵاهی کاکە حەسەن ئەڵێ تۆ بڵێ کاک محەممەد ڕیاڵیش بە دەردی لیڤەرکوزن یاری کۆتایی بدۆڕێنی نازناوە لە دەستبات من پێم وتی سەرەتای پێشوەختە وەکو یاری کۆتایی شتی مطلق نییە سەکە من ئەم قسەی بۆ تەکەم قسەی ناخی خۆمە ینی مطلق نییە کە بڵێم بە منتەقێمەوە پێڵم لەبەرەوەی وەڵی یاری کۆتایی 50/50 هەستی پێک بەرامبەرە چی پێ یاریکە چونکە ئەو نەوەت خولەکە کارتێکی سوور هەڵەیەکی گۆڵپارێز ڕەنگە دۆخەکە والی ئالۆسکار نەتوانی بێت جۆرە گۆڵکی بەڵام ئەوەی کە ڕیاڵمەدید ئەزمموی زیاتر و ڕیاڵمەدید ئەنچلۆتی ڕانەرێتی و یعنی بڵیت تونێڵی تۆ ئەگەر لە پێوەەکان وردبی تۆ ڕیاڵمەدید ئامادەترە بەڵام یاری کۆتایی پەیوەندی بە ناو یاریگا و دەستپێکی ئەو فیکەی داوەرەیە تا کۆتایی کاگاوکار ئەڵێ زۆربەی کار ڕانەرە ئیتالیەکان لە یاری کۆتاییدان بۆ و ڕانەری ئیسپانی باز ناکرێن لەبەرەوەی ئێمە لە سنووری خۆیان باسی ڕانەرەکانمان دەکەین ئێمە لە سنووری خۆیان باسی تیپەکانمان نەکەین ئێمە بۆ نمونە میلان کە ناتوانێت ڕکابەری چامپیۆنز لیگ بکەن ناین شەڕی و خەڵکە بکەین بڵێن وڵا میلان ڕکابەری چامپیۆنز لیگەکە یا بینین یوڤە بینین شەڕی پێ بکەین بڵێن وڵات تۆم ساڵ چامپیۆنز لیگ بەرێتەوانێ و پێم ئاوا بێت کە چامپیۆنز لیگە باتەوە خۆمان هەڵبخەڵەتێنین ئیتالیا هەروە بیر دەکاتەوە و ئیتالیا بەپێی قووەت و سەنگی خۆی باسی خۆیەکە هەتا تۆپی پێش تۆپی پێبێ دڵنیا بە لەو تۆپ پێ قەرزاری ئیتالیا قەرزاری ڕانەری ئیتالیا قەرزاری تەکتیکی ئیتالیا ئێستش ئیتالیا لای هەموو کەس باسیکە لە خراپترین دۆخیایەتی لە شکست خواردترین دۆخیایەتی لە ناهەموارترین دۆخیایەتی بەڵام ئەوە ئەنجامی ڕانەرەکانی ئەو ئەنجامی تیپەکانی لە وەرزەکانی ڕابردوو کە ئیتالیا لە خراپترین دۆخیایەتی ڕۆما وەرزی ڕابردوو یاری کۆتایی یۆروپالیگی کردو فیۆرنتینا کۆنفرانسیجی کردو ئینتەر یاری کۆتایی ئەپتالی کردو ڕاست هەرسێ کۆتاییەکەیان دۆڕان بەڵام ساڵ دوو تیپیان گەیشتە یاری کۆتاییەوە ئەتلەنتا نازناوەکەی بردو لەسەر حسابی لیڤەرکوزن فیۆرنتینا و ئەم شەو لەگەڵ ئۆلۆمپیاکۆس یاری دەکات دووە ڕانەرێکی ئیتالیش لە یاری کۆتاییدان بەڵام واقعیەتی ئیتالیا وەیە لە کەوتنە بەکەوتنیش ئیتالیا هەر بەم جۆرەیشی خۆیەکە بەڵێ کاک ڕێبندەموو یاریی کۆتایی قورسە بەڵێ کاک مەڕوان ئەتلەنتا توانی بە زۆناڵمارچین لە ڕووی بەرگریەوە بە جیگمپرێز لە ڕووی هێرشبردنەوە یارەکە لە لیڤەرکوزن بەرێتەوە سلااو لە تۆش کاک مەسرور وەڵا کاکە شیروانگیان ئەویش سێری یاری کۆتاییەکە وەکو تۆ کاک عەلی جارێ دیار نییە بۆ چوامینی کاگالان ڕیاڵ پێویستی یاری جوانی ڕیاڵ تەنها کاسەکانی زیاکە لەبەرەوە یاری جوان کات و نازناو نەبات زەربی سفرێکرێتە بۆیە شڵۆتی زۆر زیرەکە لەوە هەوڵایەت خاڵی بێزی دۆرتمۆند چیە ئەویژیش لە سەرۆکات وەکو سیتی و باەر تاوان دەستت خۆش بێ ڕاستە ئەمە سەرنجێکی جوانە بەڵامی تر هەرێکە بۆ ئامانجێ کار دەکات کاک سەردارگیان دەستی تۆش خۆش کاک مەڕوان ئەڵێ ڕێگەی دۆرتمۆند زۆر لە ڕێگەی مەدریت خورستر بوو بۆ گەیشتن بە وێمبڵی باش ڕۆبەڕۆبوونەوەی ئایندۆڤن قورسریا ڕۆبەڕۆبوونەوەی لایپزیگ هەر بە مقارەنەیەوە ڕۆبەڕۆبوونەوەی سیتی قورسریا ڕۆبەڕۆبوونەوەی ئەتلەتیکۆ مەدریت ڕۆبەڕۆبوونەوەی بایرن قورسریا ڕۆبەڕۆبوونەوەی پاریس سەن ژەرمان کاک مەڕوان هەر بەمە بوو دیارێکە مەر بۆ ئەگەر دۆرتمۆند لە ڕێگەی سیتی و بایرن نابووایە ئێستا لە چۆ بوو دۆرتمۆند من ناڵێم ڕیاڵ خۆشی ئەڵێ مەگەر لە ڕێگەی سیتی و بایرن نابووایە دۆرتمۆند لەکوێ بوو نەبێ ئینسافی بەرامبەرەوە مەکە ڕێگە جیاکەی تەوانێت بە هیچ جۆرێک بەخوا بۆ جۆرە نییە کاکە درو دەڵێت لە هەموو کۆنگرە ڕۆژنامەوانیەکان ئەنچلۆتی زۆر بە جوانی قسەکە و هیچ فشارێک ناکات بە هەمان شێوە باز لەوەکە کامیاریە 50/50 نیش هەمان قسەمان کردوتەوانێ کاکتوانە سەوختی مباپێ نییە کاک مەڕوان ێزگار قورسە بەڵام دۆرتمۆندی شایستێ بێتە پاڵەیان بڵین توانایەوەی هەیە بێتە پاڵان بەتەکی توانایەوەی هەیە بێتە پاڵەوان کاک هەموو کڵۆب هەموو حەفلەکانی کۆتایی هێنا لە لیڤەرپوڵ چی ئەڕوایە ئامێنێتەوە وەڵا ڕێگەی ڕیاڵ قورستر بوو تا دۆرتمۆند با بڕوای من
کاک محەممەد مراد بابەتێکی نووسی و حەز دەکەم بخوێنمەوانێ ئەوەی من کۆمنتەڕەکەکانی ژە خوێنمەوانێەوە پێشەنگوان دایم لێم لێگەڵن کۆمنتەڕەکان بخەڵم قەینا کاک محەممەد مراد نووسیوێتی کاک محەممەدیان وەڵی نادناسم و ئیشم پێ نییە بەڵام میژدانی خۆم مرتاح دەکەم تۆ هەمیشە لەسەر ڕێگەی خۆت بەردەوام بە کاکە تۆ ئەگەر ڕەخنەش بگری بە ڕازگۆیی و داتا و ئامارشیکردنەوە دەکەی نازان بۆ خەڵک پێی ناخۆشە و شیار بکرێنەوە خی گەورە پشت و پەنادوێ خی گەورە پشت و پەنای هەمومان بێت من بۆ خزمەتی خەڵک لێرەم و بۆ دژاتی کەس لێرە نیم و ئەوەی کەمە بەستمە هەموو پەیامەکان وەکو خۆی بگێنم ڕاستی دروستی بگێنم و ڕەنگە زۆر جاریش لێرە قسێکم کردبێت لە دڵی خۆمدا بێت لە ویژدانی خۆمدا بێت بۆی کاندەری تی پێ بووم سەرزەنشتم کردووە ڕەخنم لێگوتووە بەڵام من دادپەروەریم هەڵبژاردووە حەقم هەڵبژاردووە بۆ بینەرەکەم لە بەرەوەی بە دادپەروەر بم بەرامبەریان کەم شاشێم لێ داگیرکردوون ئەبێ بە جۆرێ قسە بکەم کە وازەح بێلایەن بۆی ئەم کارانەم کردو من سوپاسی بە ئەمەکی جەنابیشت دەکەم کاکەڕەوە ئەڵێ ئەم یاریە لە زیایە کرد ڕیاڵ لە یاری کۆتایە نادۆڕێ بۆ کاکسەدار ئەڵێ مەدرید بێت و دڵی کاسەکە بە کاک مازیار ئەتوانی بە خێرای پێم بڵێ خاڵی لاوازی ڕیاڵ مەدرید چییە؟ تاوان زۆر جوانە پرسیارەکەڵی کاک محەممەد دۆرتمۆن کار لەسەر خاڵی لاوازی ڕیاڵ مەدرید بکە دەتوانێت براوە بێت ئەتوانی پێم بڵێ بۆم دیاریکەی خاڵی لاوازی ڕیاڵ مەدرید چیە زۆر بە خێرایی کاگی وا کامڕانەرە شیە گەرمارەسکا بڵێ پێ دەڵێن کاگمەڕوانیش ڕیاڵ لەگەڵ لایپزیگ سیتی باید لە یاریەکەم نەیتوانێت بیباتەوە هەموو یەکسان بۆ کاک لێرجان ئێخۆ دۆرتمۆندیش کاکە گیان لەگەڵ ئایندۆڤنا یەکسان بۆ بە ئەتلێتیکۆ مەدرید دۆڕاوە لە قۆناغی کۆمەڵەکانە لەگەڵ میلانە تەعادول بۆ لەگەڵ پاریسا دۆڕاوە ئەوکەی قسە و مەنتقە کاکەیەوەی کەن یاریێکی لە لایپزیگ بردوێتەوە یاریێکی تەعادول بۆ لەگەڵ یاریێکی لە بایر بردوێتەوە یاریە تەعادول بۆ لەگەڵە نەش دۆڕاوە پێی تەعادول بۆ لەگەڵیا یعنی ئەوە حەز زۆر نامەنتەقیم قسەیە بەس یاری مانچستەر سیتی هەردوو یارەکە تەعادول بۆ بە لەدانی یەکلاکەرەوە بردوێتیەوە یعنی ئەمان بە ئەی لە قۆناغی کۆمەڵەکان و ڕیاڵ مەدرید شەش یارەکەی بردوێتەوە کاکە بە کۆی گشتی ڕیاڵ مەدرید 12 یاری کردووە 8 یاری بردوێتەوە 4 یاری تەعادول بۆ هیچی پێ بەقی ڕیاڵ مەدرید یاری نەبردوێتەوە ئەم منتقیە بە هیچ جۆرەوە منتقی نیە ئەزیزەکەم ئەوە کاکبیلال ئەڵێ ڕیاڵ مەدرید بە یاری ناباتەوە بەس بە ئەنجام تاوە سەرنجێکی جوانە و بڕوای خۆیەتی و تەواو کاگە حەزەنگیان سوپاس دەکەم بۆ سەو کاتە بەخوا هەر گونجاو و نیو کاژمێرە عیبی نییە کاک شیروانەکەی چێگەبا لای ناسامێ خۆم و جارێوا بووە ڕیاڵ هەر لە بەرامبەر سیتیەوانێ هەمووی کفنی بۆ داڕشت و دانیش ناشتیان و تەلقینیان لەسەردایە و کاتێک زانی وەڵا هەموو تیپانەی ئەوانویستیان ڕیاڵی ڕیزی کردەوە و ساڵی 2020 هەروە بوو پاریس و چەڵسی و سیتی و لێڤەرپۆڵ و هەموویان بەسەرە ئەوە قەنەعاتی خۆیانە کاکە کاک محەممەدجان کلۆب لە لیڤەرپۆڵ ڕۆشتووە تەواو بووی کلۆب ئارنی سڵۆت ڕانەری دااتوی لیڤەرپۆڵە چی لە لیڤەرپۆڵ ئەمێنێتەوە یاڕوە کاگی واگیان ئێنزۆ مارێسکا ئەو یاریزانەیە کە وەرگری بواری ڕانانە لە لیپی ئەنشلۆتی و هەروەها لە خواندی ڕامۆس لە یاریکردنی لە ئیشپیلیا و دواتر یەکێکە لە سەرمەشقە بەهێزەکانی پۆزیشنال پلەی لە قوتابخانەی خوانمان لیۆ پێ گواردۆلا و ڕاهێنەرایەتی کردووە مساعد مدەڕیبی کردووە و دواتر ڕانەری لاوانی مانچستەر سیتی بووە بەهۆی لاوانی مانچستەر سیتیەوە هاتۆتە یاریدەدەری ڕانەری پێپ گواردۆلا و دواتر بۆتە ڕانەری لیستەر سیتی چونکە ماوەیەکی زۆر کەم یاریدەدەری دووەم یا سێمی گواردۆلا بۆ تەئکید نیم دڵنیانیم لەوە یاریدەدەری یەکەمیش نەبووە بەڵام دواتر ئەرکەکەی گۆڕیوە یەکێکە لەو ڕانەرانەی کە زیاتر بە پۆزیشنال پلەی یاری دەکات و سەرمەشقێکی بێزی یاریکردنە لە قوتابخانەی تۆتال فوتبۆڵ و بۆ کۆشی کە مەرجانی دانراوە کۆنتترۆلی تۆپ و دابەشبوونی تاوە پلانی یاریکردنیشان ناوشێوەی گواردۆلا و ئارتێتا و ڕاهێنەرەکانی دیکەیە بەڵام ئینشاڵڵا لە ڕۆژەکانی داهاتوو قسەی زیاتری لەسەر دەکەین شیکاری وەرزشین پێشکەشکردن تا دوای کۆتایەتنی چامپیۆنز لیگ خواتان لەگەڵ